بۆ نمونە کاتێبواری مەنازالێت چەند ساڵە خزمەتەکە چەند ساڵە خزمەتی هونەری ملیەکە هەتا ئێستا هیچیان بۆ نەکردووە چیان بۆ کردو هیچیان بۆ خانوویەکی دروست کردووە چاوەی ئەم حەفلە و ئەو گەعداکە هەتا تەواویکە ئەوەش ناکرێ مەسڵ ناکرێ بەڵێ داوا لە حکومەت دەگەین هاوکاریان بکات نەک کردووە هاوکاری هەمویان بکات بەڵێ هاوکاریان بکات نەک موچەیەکیان بۆ بڕاتەوە بە سێ چوار مانگزارێ ئەگەر وەریگرن ئەگەر بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزت کاک ڕێوار مامۆسای وا وەرگری مامۆسای وا فەرموو ئێوارەت باش مامۆساییان فەرموو ڕێز و حورمەتم بۆ زومیانە بەڕێزە و من کەم تا زۆر ئاگام لێتی کە چەند خەمخۆری هونەری میلیە کوردی و هەوڵەمانبوونیی زۆرشی لەگەڵە من ئەمێ بڵێم ئیتر نازانم تا چەندێک کە جزا هاوڕای لەگەڵما لە هەموو مەسەلەکانی تر لە زۆربەی بەرنامەکانی تر کە بەشدار ئەبم یاخود خەڵکی تر بەشدار ئەبێ زیاتر ئێمە بعد لەوەکەین کە حکوومەت کەم تەرخەمەیە بەڵام من بە پێچوانی زۆر لەو ڕێزانشی کە پەیوەندیان کرد من لەمە حکوومەت بە کەم تەرخەم نازانم کەم تەرخەمەکە زیاتر لەناو هونەرمەندان خۆیانەتی بۆچی مامۆسا بۆچی من ئەگەمە شوێنێک ڕقم لە کات جزایە ناڵم گاتە ئەو شوێنە ناڵم ئیشیشی بۆ بکرێ ئەمە لێرە ینی بۆ نمونە ئیفە باز لەکەین بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت ینی کات بەرهەم کە سەرۆکی حکوومەت ینی زۆر شت نازانێت لەوانێ زۆر شت لە نزیکەوە ئاگای لێ نەبێ من ئەوەکا بە لەناو هونەرمەندانە لە شوێنێکا وەزارەتی ڕۆشنبیری هەیە یعنی سەیمە بۆ لە خۆمانەوە حکوومەت بە خەتابار بزانین لە شتێکا کە خۆمان کراوین بە کێ باڵا دەستین من کە ڕقم لێ شێک بێ ئەو بڵێ چی ینی من نێڵم کرا و دەستی بگاتە ئەو شوێنە یاخود من خۆم نزیکەمەوە لە شوێنەکە ئەو برادەرمە ئەو کەسمە مەبلەغێکی زۆر پارەی بۆ وەرەگرم دیسا بەداخەوە لەم شارەیە شتێکەیە نەخۆشیەکەیە کە چاولێکەریە فێرەکەی فڵان کەس سیدی کردووە بە هەر شێوەیەک بە ئیلا بێ بیگەنێتە هەشت تراک و سیدێک بڵاو کات کاکە تۆ بۆ واکەی من وابزانم چەند ساڵی لەو پێش بەڕێز هونەرمەند شایان تاڵەبانی وتیتر من واز لە سیدێنم هەوڵەیەم بتوانم ساڵانە گۆرانیەک یان دوو گۆرانی یعنی باز زۆربەی هونەرمەندەکان واو کرد کۆمەڵێک پارەی زۆر لە واستە و لەم لا و حەقی یەکیشی تر ئەخۆن و حەقی بۆ نمونیسە کاگە جەزا ئەو ڕێکخراوەی داناوە کە خزمەت بە هونەری ملی کوردی ئەکا لەوانەیە هەرگییش تر حەقی ئەوش خوا کە کری خان و شوێنەکە ئەوش بخوا ینی بۆ بە هەر شێوەیەک بێ بە هەر کاڵ و کورسیەک بێتەوە گەێنیتە 6 تراک و بە سیدیەک و ئەم لاولا بڕ بۆ وڵات و بۆ وڵات و زۆر بەشان ئاگام لێ من 20 ماڵان خەڵکەیە کە سیدەکەی نەفرۆشراوە بە هەدیاتی بەملا بۆ لاولا بیاتی بە ئاتی کۆمەڵستی بۆ بڵاکڕە بێ بە خەزم کە سوکارە پارێکی زۆرشی تا سەرفراوە مەسەلەکە ئەمەیە ینی زۆربەی خەتاکان زیاتر لەناو هونەرمەندان لەناو ئەو کاربەدەستانەی کە لەو شوێنانەیەدا هەنێ ینی من لەمە حکوومەت بەڕاستی حکوومەت بە خەتابار نازانم و من بۆ شتێکی تریشمە تێبێ ئەگەر کاتجەزا بتوانێت لە ڕێخۆیەوە بکە بۆ نمونە باس لە پەیکەرەکان کرا بەڕاستی پەیکەرەکان زۆر بە پەش وڵاویدان بێ یعنی لە بەردەم بیناکە بۆ نمونە یەک دوو پەیکەردان رابوو لە بەردەم کۆمەڵی هونەرە جوانەکانە هەموو ڕۆژێ تەبوتۆزی سیارات و بە سەرچاوی و پەیکەرە داماوە ینی من باشترم زانی کە لابرا ینی بۆ ئێمە ینی ئێمە ئیسە کۆمەڵێک هونەرمەندمانەیە چۆن ئەڵین شاخی گۆیژە شاخی ئەسمەرکە ئەوانە هەڵناکەمێن بە هیچ شێوەیە ئەو کەڵە هونەرمەندانش کەڵە هونەرمەندی کوردن بە هیچ شێوەیەک لەناو ناچن ناویان هونەرەکەیان پێویستە من وای باشەزانم کە ئەو پەیکەرانە هەمووی لە شوێنە بۆ ئێمە ئەم هۆڵی هونەری کوردمان هەیە ئەمەی کە کراوە وازم شتی شوینەوە با پەیکەرەکان لەو شوێنانەیە هەمووی کۆ بکرێتەوە ئەگەر میوانێک شاو بزانێ ئەو پەیکەرانە چێن ئەو پەیکەرانە ئەو کەڵە هونەرمەندان بەڵێ مامۆساگیان ئێمە سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگومێت وەک دوا پەیوەندی وەرەگرین فەرموو کاگومێت کاگومێت گوێت لێمەیە بەڵێ شۆ بێنە بەڵام ئەم کاتت باش کاگومێت گیان فەرموو کێشەکی پیرۆزای بەرنامەچوانە لێتم سپاس بۆ تۆ بەخێراتنی کاک جەزا و کاک بەنافوات دەکەم بۆ بەرنامەچوانە هەر ڕاستانێتەوە سەرەتا داواکاریەکم لە بەنافوات هەیە کە بتوانێت دوو کۆپلی مەقام و خەتار هەڵاوەسیێتوان بۆ بڵێ بەڵێ بەڵێ هیچ شتێک بەس خۆشیتان سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت ئەو بەڕێزانە پەیوەندیان کرد کاگڕێبار پەیوەندی کرد مەنافوات ئەو
بە جۆرێک لە جۆرەکان ئەڵێ ئێمە زیندوو کوژی مردوو پەرستی بەڵێ تۆ ئەم ناوە لە ئێمە دەنەی وەڵاهی دوای مردن ڕێزی یەکترەگری هەروە بووە بەخوا هەروە بووە ئێدە خۆ ئەویش نێوتووە ئێوانەیە کاک جەزا من ئەگەر کاتە وەڵام من کات هەیە فەرموویمانجان لەسەر ئەو قسەیە زۆر هاوڕام لەبەر یەک مەسەلەی زۆر گرنگ طبعا مای زۆر دەستخۆشیە ناڵێن حکومەتی تر هەر هیچی بۆ کەس نەکردو ئەم من زۆرێک لە هونەرمەندان ئەزانم کە حکومەت زەوی یاونەتی ڕێزێنانی بۆ کردوون هەتا لەم دوایانەیە دوو ڕێزێنانی لە مەراسیمی زۆر شایستەیە بۆ دوو هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کرا هونەرمەندی پێشمەرگە و هونەرمەندی بەهەڵوێست کاکە حەمەدزە و هەروەها هونەرمەندی گەورەی نەبوون پێ بێمە سەر باسیەوە کاک دەریبانجان هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کاکە حەمەی نەرگس من خۆم لەگەڵ بەڕێز وەزیر ڕۆشنبیریە کە بەڕاستی ئەم وەزیری ڕۆشنبیریە بەڕاستی کەسێکی زۆر شیاوە بۆ ئەو پۆستەی خۆی من نەک بەبێ جمجامەلەیەک ینی ئیشم بە کەس نییە بەڵام واقعەکە لەبەرەوەی خۆی چوو لە ماڵەوە مەدانیا ڕێزانەکە کە دەمەنی هونەرمەند حەمەی نەرگزەوە بەس بنەوەی ئاماژە بە چەند وتەیەکی هونەرمەندی گەورە کاکە حەمەی نێرگز بم لە کاتی مەراسیمەکەیە کە مەدالیەکان کردملیەوە وتی من زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان کە ئەو مەدالیەتان بۆ من هێناوە بەڵام بەڕاستی بۆ ئێستای من وەکو مەدالیەیە ئەمپەڕێنێتەوە بەرەو مردن ئەمە من ئێستا لە تووشێ و نەخۆشیە بووم لەواچێ هیچ زڵم بۆ مەدالیە خۆش نەبێ بەس ئەگەر 10 ساڵەمە پێشتر بووە زۆر لە ئێستا لەوانەیە گڕوتینێکی ترم هەبووە دڵم زیاتر پێی خۆش بووە من هەردوو حاڵەتەکەم هەست پێ کرد هەردوو هونەرمەندەکە لە تەنگژەیەکی تەندروستیا بوون بەڕاستی سوودێکی نیە و ڕێزێنانە من وەکو خۆم ئەوە تقریبان 6 مانگە پرۆژەیەکەم ئامادە کردەوە بۆ ڕێزێنانی و هونەرمەندانی کە زۆر لەشیان ساغە و کە لەخوا بەزیابێ لە ناومانە بۆ نمونە هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان کاکە سەلاح مەجید من ماوەی 6 مانگە بێ پرۆژەیەکی وام لە ناردۆتە بەردەمی سەرۆکی حکوومەت بەڕست کاک دکتۆر بەرهەم تا ئێستا باوەڕتان بێ جوابی نهاتوتەوە کاک مەلافوات گلەیەوەی کرد هیچ شوێنێک گۆرانین بۆ تۆمار ناکە حەقی خۆیەتی منەوە لەو ڕۆژەی کە کۆمەڵەکەمان دامەزرانەوە من خۆم بە دوای کەنزێکی وایە ئەگەڕێم کە مەلافوات و هاوڕەکانی مەلافواتنەوەی هەرمار ببوورە مامۆسای وا شتێکی و دەڵێ من خەتاکە لە حکوومەتان نابین و هونەرمەندان خۆیان کەم تەرخە من لەوەی کە یەکگرتوونین لەوەی کە دەستی یەکتر ناگرن لەوەی هاوکاریەکان نییە کاک نەریمانجان لەوانەیە کاک هیوا بە شێوەیەک لە شێوەکان بۆ مەسەلەیە چووە ینی دەستی خستووە سەر خاڵە جەوهەریەکە کە ڕاستەکە بربەستێ لەوەی کە بتوانین ئێمە داکۆچی لە مافەکان نەبکەین باش بۆ هونەرمەندێک بۆ هاوکاریەکرێت لە ساڵێکا 2 سیدی بەرەم بێنە بۆ ئێمە داوەرانێک بۆ کۆمەڵەیەکمان کاک نەریمانجان بۆ کۆمەڵەیەکمان پرۆژەیەکمان لە بەدەستی حکوومەتایە بۆ ماوەی 1 ساڵە کە بەڵێنی گەورەمان پێدرەوە سەرۆکی حکوومەتەوە لەلایەن بەڕێز کاک مەلا بەختیارەوە کە بەرپرسی یەکەمی ئێمە لە ڕێکخراو دیموکراتیەکان لە بەرچاوی 50 ڕێکخراوە بەڵێنیوەی پیاوین کە ستۆدیۆیەکمان بۆ دابین بکەن بۆ ئەم کۆمەڵەیە بۆی ئێمە بتوانین بەبێ بەرامبەر بەرهەمەکانی و هونەرمەندانە تۆمار بکەین لەمەوە لا کەس گلەیەوە نەکە کە بڵێ بەرهەمێک تۆمارەکەم 2 ڕقەیتەیە چێ 5 ڕقەیتەیە چێ ئیمکانەتی مادیم نییە بەڵام باوەڕتان هەبێ بەڵێنەکان هەر بەڵێن بوو لەسەر میکرۆفۆن و لە بەرچاوی جەماوەرە و لە چەندین ڕێگای جیاوازەوە وەکو باسم کرد ئێمە هەوڵماندا وەکو کۆمەڵێک خۆمان ئەوە پرۆژەیەمان لە شوێنی خۆیان تا ئێستا ئەوە تقریبان ساڵێکە ئەمان هێنومان بن بەبێ ئەوەی نەتیجەی هەبێ ستۆدیۆکەمان ئەوە پرۆژەی ڕێزێنانی سەڵات مەجیدمان بەرز کردوێتەوە تەسەوەر کە هونەرمەندی گەورەی من بۆیە زۆر باسی سەلاح مەجید دەکەمەوە لەبەرەوەی ئەو سەڵاتداودا ڕۆی ئەمانەیە سەلاح مەجید هەتا لەخوا بەزەوی لە ژیانەماوە بۆکو نمونەی هێنمەوە لەم بەرنامەیە بۆ کوشایەتێکی مێژووی با بمێنێتەوە کە ئێمە چەند داکۆچیمان لەوە کردووە هەتا ئێستا سوودمەند نەبوو لە وەرگرتنی زەوی ئەو داوایمان گیانە هەواڵی بەڕێز پێدوانی ئەوان سەیریان کردبێ وتپێیان سەلاح مەجید خۆزە و هێشتا باڵای بەرزە و کە نەخۆش بوو ئەو گوتەیەکی خۆیەتی بە منی وتووە مادەم تۆ ئەو پرۆژێ و پێشکەش کردەوە بۆ ڕێزێن من فەخری پێوەکەم بەڵام باوەڕتان بێ نەخۆش بکەوم بە هیچ شێوەری ناگرم و هەر ناشمێت ینی ناقی نییە کە و حاڵەتەکانی بینی ئەگەر بۆ شێوازایی تر ئەو ڕێزێنانە بۆ ئەو کەسە بکرێ بۆچی باشە کاگمێت بەڵێ مەلافوات کاگومێت داوایەکی هەبوو لەوەی کە شتێک بڵێ منیش پێم خۆشە ئەگەر شتێک حازر بە بێڵێ ئێسا سەرچاو بمان بورە شتەکەش وەکو مفاجئ بوو لایتەوە ئێمە ئینشەڵا لە بەرنامەکانی داهاتوە بەرنامەی زۆر تایبەت ئەکەین بۆ بەڕێست و شانی ڕێزێکی زیای و حورمەتە دەیە لای ئێمە سپاس دەکەم خۆشبی سپاس دەکەم
معناه مقامانه مني كمني لم هم يوتوا او بەڵێ پێمان خۆشە آری آری لایشم آری لایک اخباریم هر صدای فرصت یگی لیلک من یعنی خالی آری لما كاسم تافهاي جواني داخيا وجرق ما بمرمخ قدري نزان هاري قراقار عزيزي هوايا دقار يا دبي هاي ديارا يا بني شاوى يا بنرم يا ميرا اي قزاورا عزيزار يا ليك ورشي هاي سياما كاسمبر يا من يا ويلا شو ما ليك ورشي بمدم هاوري سياوي أما نمان آي داي دەسەکانە خۆش بێ ئێمە عزیەتی تۆمانە أنا عزيز نية من خدمتها أنا بەڵێ کاک جەزا پێم وایە سەلاح داودار ئەو ڕۆژە لە فستیڤالەکە بووکە هەموو ژیانی و پیاوەتوان بڵم لە ڕێی خزمەتی هونەری کوردیە بۆ ڕاستە بە هونەرەکەی بژێوی ژیانی خۆی دابین کردووە بەڵام ئەم شتە نازانم لە وڵاتی ئەمەیە لە هەموو دنیای هونەرمەند بە هونەرەکەی خۆی ژیانی خۆی بژێوی ژیانی خۆی دابینەکات بەزای ئێمە ئەنواعی ناوناتوەرە دوای هونەرمەندان ناخرێت ئەو ڕۆژە لە فستیڤالەکە بۆ لە ماڵی علیمەردان بۆ یادکردنەوەی علیمەردان بۆ ئەو شوێنێکیان دروست کردووە بۆ خزمەتکردنی مەقام ئەو مەقامانەی کە مەقام ڕەسەنەکانی ناوچەی گەرمیانن ئەو پیاوە هەر خۆی ناکاک نەریمان من بیرم چوو ئاماژە بە یەکشت بکەم هەموو بنەماڵەکان هونەرمەندن ئەگەر تۆ سەیری ئەحمەد داودە بکەی بزانە ئەو ژەنیارێکی باڵەبان بووە پیاوێک کە لەوانەیە من نازانم ئەگە بە تەواوی دیراسەم نەکردبێن لەوانەیە خوێنەوار بێ بەس زۆرینەی شتەکان لەوانەیە ئاماژە بۆ بکەن کە نەخوێنەواریش ببێت بە ئەمێری باڵەبان گوێ لەو باڵەبانانەی بگری کە ئەسپی بۆ